وشکە ساڵی ئەمساڵ لە منتیقەی ناوچەی گەرمیانە تەسیرێکی زۆر بوو لەسەر فەلاح. ئەم شوێنەی کەم کە ئێمە یادیەکە قساکەین بە چای خۆتامی بین ئەمە وشکەوەرد بووە. ساڵانە پیاوە قەدیمەکانتیانە وشکەوەرد لەبان بەردیش بێ ئەوێ یاخود وشکەوەرد هەر کەسێ وشکەوەردی بێ یعنی کوڕێکی هەیە. ئەمە ئەم چەند ڕۆژە مەسی 4 ڕۆژەکە دادەم حیوان ناچار و دادەم حیوان دەرمانی کردە کیمیایشی کردە نەبوو. بەعامەتەن لەم ناوچەی گەرمیانی خۆمانە ناوێ ئەمساڵ ڕوا ناکەم گەلم بێت. ئەگەر لە 100 20 بێت 20ەکەشی نە دەڕاستە درەویەکە باڵای کورتەوە و دەڕاستی درەوی ناکە. دەڕاستە درەویەکە ڕێژەنی کەمێ سووکەوێ سووک گەرم پێویستی بە باران و بە ئاوێکی زۆر. ئەگەر باران بوارێ پێتم لە 100 30 لە 100 20 یاڵ ئەگەر بێت خەلە تازە فەوتیا بەلا ڕستی ئیمساڵ هیچ ناومی بۆلی مەسوفی زۆرە ئاوەکە تۆی سە مەسەڵەن کیلۆی گەرم لە بازارە 500 نارکڕێتی ئەوە ئاوی داوە مەسوفی کرا ئاوەکەش بە بانزین و بە گازەکرێ یاخود بە سۆندە و قەترە کردێتی بۆی لۆی کیلۆی گەرم 6,000 نالەبانی بووی بۆ فەلاح. دوایش لە منتیقەی خۆمانە لە ڕووی پشت و کاڵەوە هیچ هاوکارێکی جوتیار ناکرێت حکومەتیش ساڵانەی هاوکارێکی ناکرێت. ئێستا بۆ نمونە ئەم گوندەی ئەمە جۆیەکمانەیە گوندەکەی تازەدی و بەلووت و تاخود بەردەستوی لەسەر ئەگەر بێت و حکومەت ئەو مەشروعمانە بۆ خاص بە هەبی قادەین هەر چەمەکەشمان ئاویە تەنان لە چەمەکەش ئاو نییە ناتوانین زراعات بکەین کەگەر ئاوەکە بێت هاوکارێکمان بکە حکومەت هاوکارێکمان بکات و ئاچۆنە بێت توانین بەروبوویەکمان بیاخود مەسوفەکەی خۆی دەرکات. لە ئەنجامی کەمی بارانبارین و هەروەها بچڕانی بارانبارین لە کۆتایی مانگی 12 و سەرەتای مانگی 1 تاوکو ناوەڕاستی مانگی 1 ئەمساڵ ناوچەکانی گەرمیان بە تایبەتی چکە ناوچە کوردستانەکان هیچ کێشەیەکی نییە بەڵام ناوچەکانی گەرمیان چەند ناوچەیەکی دەشتایی هەتاوەکو دەوروبەری باوەنور و شێختەویل و لەم لاشەوە بۆ خۆرئاوا ناوچەکانی نەوجول و لە باشووریشەوە ناوچەکانی قەرەکتەپە تاوەکو خانەقین و هەروەها لە خۆرهەڵاتی گەرمیانیش وەکو ناوچە سنووریەکانی هاوسنوور لەگەڵ خۆرهەڵاتی کوردستان ئەو شوێنانە لە ئەنجامی کەمی بارانبارین گژوگیا و گەنم و جۆی جوتیاران تووشی زەردبوونەوە و تووشی ئەوە بووە کە نەبێت. لە ڕاستیدا ئومێد هەبوو تاوەکو مانگی 3 کە بەهۆی هاتنی هەندێک شەپۆلی بارانبارین بەڵام ئاراستە گۆڕینی شەپۆلەکان و لاوازبوونی شەپۆلەکان وای کرد کە بڕێکی کەم باراندا بارێ لە ناوچەکانی گەرمیان و لە ئەنجامدا ئەوەی کە لێکەوتەوە کە ئێمە ئێستا باسێکین کە ئەویش وشکە ساڵی کشت و کاڵیە جۆرەکانی وشکە ساڵی چوارن ئێمە ئێستا لە قۆناغی یەکەمی وشکە ساڵیداین لە ناوچەکانی گەرمیان کە نیشانەکانی بە دەرکەوتنی و زەردبوونەوەی ئەو گژوگیاوە یاخود گەنم و جۆی جوتیاران دەرکەوتووە. ئێمە وا پێشبینی یەکەن گەنمی جوتیاران گەنم و جۆی جوتیاران و شت و کاڵە دێمیەکان بە تایبەتی ئەوانەی کە پشت بە باران دەبەستن نەبێت لەبەر کەمی باران لەلایەک و لەلایەکی تریش بۆ ماوەی 2 مانگی لەسەر یەک بە تایبەتی کاتەکانی شەوان پلەکانی گەرما دابەزی بۆ سفری گەشە. سفری گەشەی ڕۆک بریتە لە 6 پلەی سەدی چکە پلەکانی گەرما بەردەوام لە خوار 6 پلەی سەدیەوە بوون. ئەمە وای کرد کە ئەم دوو هۆکارە پێکەوە کەمی بارانبارین لەلایەک و هەروە دابەزینی پلەکانی گەرمی بۆ سفری گەشەی ڕۆک کە 6 پلەیە وای کرد کە ئەم ئەنجامەی لێ بکەوێتەوە کە ئێمە باسی دەکەین کە هیچ وشکە ساڵی وەرزێری واتە کشت و کاڵیە.